بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على إمام المتقين محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستان و ئازیزان، سوپاس بۆ خوای پەروەردگار و بۆ جارێکی تر بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەینەوە ڕاستەوخۆ لە کەناڵی ئاسمانی بانگەواز و بە هەماهەنگی لەگەڵ سۆشیال میدیای دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. خۆشەویستان، بەردەوامین لە پێشکەشکردنی ئەو فرمودانەی کەوا دەربارەی فەزڵ و ئاداب و ئەحکامی قورئانی پیرۆز هاتوون لە پەرتووکی الأربعون القورئانیە واتە چرینەی قورئانی. لەو خولەیکەوە بۆ ماوەی 7 وانە پێشکەش دەکرێت. ئەمڕۆ لەوانەی سێمین ئینشاء الله تعالی دێمە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. ئەمڕۆ دەچینە بەندی دووەم لە پەرتووکەکە دەربارەی ئاداب و ئەحکامەکان کە تایبەتن بە قورئانی پیرۆزەوە. فەرمودەی 11ەم ئاواتخواستن بە هاوڵی قورئان. عن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: لا حسد إلا في اثنتين: رجل علمه الله القرآن فهو يتلوه آناء الليل وآناء النهار فسمعه جار له فقال: يا ليتني أوتيت مثل ما أوتي فلان فعملت مثل ما يعمل. ورجل آتاه الله مالا فهو يهلكه في الحق فقال رجل: ليتني أوتيت مثل ما أوتي فلان فعملت مثل ما يعمل. رواه البخاري وأحمد واللفظ للبخاري. لم فرموديا كأبو هريرة رضا ورحمتي خوای لێ بێ ئەیگەڕێتەوە بۆمان، دەفەرمێت پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم دەفەرمێت: لا حسد إلا في اثنتين. ئەبێ ئێمە دەربارەی ئەم وشەیە حەسەد ڕوونی کەینەوە کە لە زمانی عەرەبیە و هەروەها زانایان کە پێناسەی دەکەن دوو مانای هەیە. مانای یەکەم حەسەد واتە ئیرەهی بۆ ئەو شتانەی کەوا خوای پەروەردگار نیعمەتێکی بەخشیوە بە برایەکت بە خوشکێکت، تۆ ئیرەیی ببەی حەسوودی ببەی خوای پەروەردگار ئەو نیعمەتەی لێ بسێنێتەوە بۆ خۆتیش نەبێ. یعنی ئیرەیی دێکەوە خوای پەروەردگار ئەو فەزڵەی کردووە لەگەڵ برا مسلمانەکەت یان خوشکە مسلمانەکەت. ئەمە مانای یەکەمە. ئەمە حەسوودیە کەوا زەم کراوە و حرامە و ئینسانی مسلمان نابێ نزیکی ببێتەوە و ئەبێ دڵی پاک بکاتەوە لەو نەخۆشیە پیسە. مانای دووەم کەوا لە فەرمودەکە مەبەستی پێغەمبەری خۆشەویستمانە صلى الله عليه وسلم، هەروەها کە ابن حەجەر لە فتح الباری باسی دەکات، دەڵێ مانای حەسەد ئیرەیی لەم فەرمودەیە بە مانای غیبتە دێت. غیبتە چییە؟ غیبتە ئەوەیە کەوا تۆ ئاواتەخواز بیت ئەو برایکەوە نیعمەتێکی هەیە ئەو نیعمەتە بۆ تۆش بێ و هەروەها ئەو نیعمەتەش لای براکەت بمێنێتەوە واتە خوای گەورە لێی نەسێنێت. ئەمە پێوترێ غیبتە. ئەمە جائز و ڕەوایە کە ئینسان بەم جۆرە ئاواتەخواز بێت کە خوای پەروەردگار هەر نیعمەتێکی بەخشیوە بە چ برایەک یان خوشکێک تۆش ئاواتەخواز بیت کە خوای پەروەردگار هەمان ئەو نیعمەتە بە تۆش ببەخشێت. جا بۆیە پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم لەم فەرمودەیە دەڵێ: لا حسد إلا في اثنتين، واتە لا غبطة إلا في اثنتين. ئەم دوو شتە چیە یا رسول الله صلى الله عليه وسلم باسی دەکات بۆمان؟ دەڵێت: رجل علمه الله القرآن فهو يتلوه آناء الليل وآناء النهار. پیاوێکە ئیتر چ پیاو بێ یان ئافرەتیش بێ، خوای پەروەردگار نیعمەتێکی لەگەڵدا کردووە، نیعمەتێکی پێ بەخشیوە کە چییە؟ کە بریتیە لە علم، بریتیە لعلم قرآن. علمه الله القرآن،
زانستە یان قورئانی پێبەخشیوە لەبەرکردنی پێبەخشیوە یان ئەوەتانێ بە جوانترین شێوە ئەتوانێت تەفسیری بکات فەهمی بکات تەدەبوری بکات ئەو علمەی پێبەخشیوە دەربارەی قورئانی پێبەخشیوە قورئانی بۆ ئاسان کردووە کە گەشتووەتە ئەو مەرتەبەی کەوا بە تەواوەتی و بە جوانترین شێوە قورئانی لەبەر بێت اینجا دوای ئەوە چیش دەکات هەر ئەوە نییە کەوا قورئانەکەی لەبەر کرد و تەواو نەخێر فهو يتلوه آناء الليل وآناء النهار اینجا دوای ئەوەش کەوا خوای پەروەردگار ئەو قورئانەی پێبەخشیوە ئەو نیعمەتەیەکەوە لە شەو ڕۆژە دەیخوێنێتەوە لە شەو ڕۆژە تەدەبوری دەکات لە شەو ڕۆژە دەوەستێت بزانێت فەرمانەکانی خوای پەروەردگار چییە بە جوانترین شێوە جێبەجێی دەکات و کردار بە ئاەتەکان دەکات فسمعه جار له واتە ئەم پیاوە قورئانی خوێندووە چ جای لە نوێژا بێت یان هەروە خۆی قورئانی خوێندووە بە دەنگیش خوێندوێتی بۆیە دراوسێکەی گوێی لێبووە چی دەڵێ دراوسێکەی ئەلێرەیە باسی حەسەدەکە و کە باسی غیبتەکە دەکات ئەو حەسەدە مەشروعە ئەو ئیرەیە مەشروعە کەوا ڕێگە پێدراوە فقال يا ليتني أوتيت مثل ما أوتي فلان فعملت مثل ما يعمل ئاواتەخواز بووە حەزی لێ بووە داواکە لە خوای پەروەردگار ئەو نیعمەتەی بەخشیوە بە دراوسێکەی کە بریتیە لە قورئان خوێندنەوە بە شەو ڕۆژ خوای پەروەردگاریش بەوی ببەخشێت بۆ ئەوەی وەکو ئەو کردارکە وەکو ئەو هەڵسێت قورئان بخوێنێتەوە بە شەو ڕۆژ و پاشانیش کردەوە بە ئاەتەکانی قورئان بکات ئەمە یەکەم نیعمەتە کەوا خوای پەروەردگار بەخشیوێتی بە ئەو پیاوەی کەوا زانستی قورئانی لەلایە قورئانی لەبەرە یان ئەوەتانە ڕزقی ئەوەی داوەکەوە شەو ڕۆژ قورئان بخوێنێتەوە نیعمەتی دووەم بریتیە لەو پیاوەی کەوا ورجل آتاه الله مالا فهو يهلكه في الحق خۆشەویستان بەڕاستی پارە و پول و ماڵ و سەروەت و سامان ئەویش نیعمەتێکە لە خوای پەروەردگارەوەیە با هەموو کەس بزانێکەوە ئەو نیعمەتە لەلایەن خوای پەروەردگارەوە هاتووە بۆی چونکە هەموو کەسێک ئەبێ ئەوە بزانێکەوە ڕزقی لەلای خوای پەروەردگارە وفي السماء رزقكم وما توعدون وهروها فەرمێ ومما رزقناهم ينفقون يعني الرزق لای خوای پەروەردگارەوە دێت اینجا ئەم پیاوە خوای پەروەردگار ماڵ و سامانی پێبەخشیوە ئەم ماڵ و سامانە چی لێ دەکات با بزانین فهو يهلكه في الحق واتە بەکاری دێنێت لە کاری چاکە لە کاری ڕاست لە کاری دروست ئەو نیعمەتە گەورەی کەوا خوای گەورە پێی بەخشیوە کە پارە و پولە بەکاری دێنێت لە شتی چاکە شتێکەوە سوودی بۆ مرۆڤایەتی بێت شتێکەوە سوودی بۆ خۆی و بۆ ڕۆژی دواییشی بێت اینجا بۆیە ئەو پیاوەی تر ئێرەی پێدەبات فقال رجل ليتني أوتيت مثل ما أوتي فلان فعملت مثل ما يعمل خۆزگا ئاواتەخوازم خوای پەروەردگار ئاوا سەروەت و سامانێکیش بە من ببەخشێ بۆ ئەوەی چۆن ئەو کردەوەی پێکردووە و لە کاری چاکە بەکارهێناوە منیش ئەو سەروەت و سامانە لە کاری چاکە بەکاری بێنم واتە تەمەنای ئەوەی نەکردووە کە خوای پەروەردگار ئەو دوو نیعمەتە لەو دوو پیاوە وەربگرێتەوە نە بۆ خۆشی بێ و هەروەهاش بەس خوای گەورە لێی وەرگرێتەوە تەواو چونکە نە بەو شێوە بیری نەکردێتەوە بە شێوەیەکی شەرعیانە بیری کردوێتەوە و ئاواتەخواز بۆ کە خوای پەروەردگار ئەو نیعمەتانەی لەگەڵا بکات ئەویش بەو شێوە کار بکاتکەوە ئەو دوو پیاوە بەو شێوە کاریان کردووە اینجا بۆیە خۆشەویستان بەڕاستی مەسەلەی علم و مەسەلەی پارێش لە هەردووکی لە پیاوێکا کۆبێتەوە ئەوە نور على نور ئەوە شتێکی زۆر زۆر مبارەکە شتێکی زۆر زۆر چاکە ئەو علمە کردداری پێ بکە ئەو پارێش کە خوای گەورە پێی بەخشیوە بیبەخشێت ئەوە نیعمەتە جا بۆیە هەر وەکو ئەوەی کە
کە تێبگەین لەو فەرمودەیە و دوایش کردداری پێ بکەین. ئێمە ئەگەر خوای پەروەردگار علمێکی پێمان بەخشیوە بابی بەخشینەوە، لای خۆمان نەیهێڵینەوە، ڕوونی کەینەوە بۆ خەڵک. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمێ بەلیغوا عنی وەلەو ئایە، ئەگەر یەک ئایەتان لەبەرە تێگەشتون لە ئاەتەکە بیگەیەن، ئەمە تەشریفە و تەکلیفە کەوا دەعوە بکەن، بانگەواز بکەن بۆ ڕێگەی خوای پەروەردگار. ئەگەر خوای پەروەردگاریش پاریت پێت بەخشیوە، دەوڵەمەندی، ئەوە وا مەزانەکەوە بە شان و باڵی خۆت پەیدات کردووە، ڕاستە ماندوو بوو بووی، بەڵام ئەوە ڕزقی خوای پەروەردگارە، ئەوە ئەمانەتی خوای پەروەردگارە. ئەبێت ئەو پارەیە لە کاری چاکا سەرفیکەی، کارێ بکەی بۆ قیامەتی خۆتیش، لە ڕۆژی قیامەتە سوودی لێوەربگری. ئەو پارەیە سەرفکە لە دروستکردنی مزگەوت، لە دروستکردنی خەستەخانەیەک، مستەشفایەک، نەخۆشخانەیەک، لە دروستکردنی دەستگایەک بۆ فێرکردنی قورئانی پیرۆز، لە دروستکردنی هەر شتێکەوە سوود بە مرۆڤایەتی بگەێنێت. ئەوە نیعمەتێکی زۆر گەورەیە. ئەو پارەی کەوا لە لاتە، ئەی ئەو کەسانی کەوا لە غەفڵەتدان دوورن لەو کارە چاکانەوە، بەڵکو بە پێچەوانەوە ئیشی خراپ بە پارەکانتان دەکەن، بگەڕێنەوە، تەوبە بکەن، ئەو پارەیە سەرف مەکەن لە حەرام، لە باتڵ، لە نەفامی، لە شتی خراپ، لە بەدڕەوشتی. ئەوە زۆر خراپە، لە دنیا و لە قیامەتە زەرەرمەند دەبن. ئاگاتان لە خۆتان بێ. جا بۆیە خۆشەویستان، بەڕاستی ئەم فەرمودانەیە ئەگەر ئێمە ورد ببینەوە لێی ئەحکام و دروسی زۆر تایە، ئەبێ بە جوانترین شێوە لێی تێبگەین و دواییش کردداری پێ بکەین. دەچینە خزمەت فەرمودەی 12. چۆنیەتی خوێندنەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ قورئانی پیرۆز. عن حذيفة رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم صلى فكان إذا مر بآية رحمة سأل، وإذا مر بآية عذاب استجار، وإذا مر بآية فيها تنزيه لله سبح. رواه ابن ماجه وصححه الألباني. ئەم فەرمودەیە ئەوەمان بۆ دەردەخات کەوا پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم چۆن قورئانی خوێندووەتەوە، بە چی شێوەیە قورئانی خوێندووەتەوە. حوزەیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ گێڕێتەوە، ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی کرد. لە نوێژەکەیە فكان إذا مر بآية رحمة سأل، ئەگەر بگەشتایە بە ئاەتێک کەوا باسی ڕەحمەت دەکا و ڕەحمەتی خوای پەروەردگار دەکا، داوای دەکرد خوای پەروەردگار ڕەحمی پێ بکات. وإذا مر بآية عذاب استجار، ئەگەر بەو ئاەتانەش بگەشتایە کەوا باسی ئاگر و دۆزەخ و سزا دەکات، داوای دەکرد لە خوای پەروەردگار کەوا پەنای بدات و دووری بخاتەوە لە ئاگری دۆزەخ. وإذا مر بآية فيها تنزيه لله سبح، ئەگەر بگەشتە بە ئاەتێکیش کەوا عەزەمەتی خوای پەروەردگاری باس دەکات، ئەوە سبحان اللهی دەوت. ئەم فەرمودەیە ئەوەمان بۆ دەردەخات خۆشەویستان، ئەبێ ئێمە کاتێک قورئان دەخوێنین، چ جای لە کاتی نوێژەکانمان یان لە خارجی نوێژەکانمانیش، ئەبێ بەو شێوە بیخوێنین کەوا پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم خوێندوویەتی. ئەبێ بە وردی بیخوێنین، لەسەر خۆ بیخوێنین، چونکە ئەوە صفەتی خوێندنەوەی پێغەمبەری خۆشەویستمان بووە صلی الله عليه وسلم بۆ خوێندنەوەی قورئان، پەلەی نەکردووە لە خوێندنەوەی قورئان. هەر لەو ڕیوایەتە حوزەیفە بمان دەگێڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە یەک ڕکعەتە سوورەتی بەقەرە و ئالی عیمران و نیسائی خوێندووە. ئەو سوورەتە گەورانەی خوێندووە، دوورودرێژانەی خوێندووە، اینجا بەو شێوەش خوێندوویەتیوە کەوا لی تێبگات. اینجا دوعای کردووە، پاڕاوەتەوە، پەنای بردووە بۆ خوای پەروەردگار کەوا ڕزگاری بکات، نەجاتی بدات لە ئاگری دۆزەخ. اینجا ئەو ئاەتانیش باسی عەزەمەتی خوای پەروەردگار دەکات. ئەو کاتە بیری کردێتەوە خوای پەروەردگار چەندێک عەزیمە. اینجا ئەو ئەسماء الله الحوسنانە هەمووی صفەتەکانی خوای پەروەردگار هاتۆتە پێشی، تەدەبوری ئاەتەکانی کردووە. ئەبێ ئێمەش بەو شێوەیە
ئاەتەکانی قورئانی پیرۆز بخوێن بەو شێوەیە قورئان بخوێن پەلەی لێ نەکەین نابێ پەلە بکەین لە قورئان خوێندنە ئەبێت ئێمە وا تەماشای قورئان بکەین کەوا خوای پەروەردگار لەگەڵ تۆ قسە دەکات گفتوگۆ دەکات تەوجیهت دەکات ڕێنموویت دەکات بۆ کاری چاکە و دوور بکەیتەوە لە کاری خراپە اینجا بۆیە ئەبێ بە وردی بە تەدەببوڕ ئێمە ئاەتەکانی قورئانی پیرۆز بخوێنینەوە. هەروەها لە ڕیوایەتی ترا ئەیگەڕێتەوە حوزەیفەی کوڕی یەمان ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێت أنه صلى إلى جنب النبي صلى الله عليه وسلم ليلة فقرأ فكان إذا مر بآية عذاب وقف وتعوذ وإذا مر بآية رحمة وقف فدعا رواه النسائي وصححه الألباني. لم روايتي تير حزيفي كري يمان كي جريته عليه لتنشتي بيغمري خوا صلى الله عليه وسلم نيوجم كرد أمش أو من بودر دخات كوا جائزة تو لتنشتي إمام لكاتي يان إمامك يان برايك يان خوشويستيك تو شو نيوج بكي تو لتنشتي نيوج بكي بجماعات دروستا كوا شو نيوج بجماعات بكري لغير تراويح شو نيوج كاني كتايبة برمضان و حزيفة جريته عليه بيغمر عليه الصلاة والسلام جوم ليبو لنيوجكا شي ذكر فكان إذا مر بآية عذاب وقف وتعوذ يعني أجر هاتو بقشتات أو آياتاني كوا باسي السزاو عذاب دكا بيغمر عليه الصلاة والسلام عندك رادة وستا إن جاء بنايا قرب أخواي پروردگار وإذا مر بآية رحمة أو آياتاني كوا باسي مهرباني خواي پروردگار دكات أو دوستا و دعای دەکرد اینجا بۆیە ئەبێ ئێمە بەو شێوە قورئان بخوێنین کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوێندوویەتی. اینجا مەسئلەیەک دێتە پێشەوە ئایا ئەمە لە نوێژە فەرزەکان و لە نوێژە سونەتەکان وەکو یەکە بەنسبەت سونەتەکانەوە هیچ ئیشکالێتێک نییە ڕەوایە کەوا تۆ بەو شێوە قورئان بخوێنی. اینجا ئەگەر نوێژە فەرزەکانیش بوو ئەوە خلافێکەیە لە نێوان زانایان لەبەرەوەی کاتەکەی کەمە ناچمە تەفاسیلی ئەو بابەتەوە دەتوانن خۆتان بگەڕێنەوە بۆی بە هەر حاڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە نوێژە بەو شێوە قورئانی خوێندووەتەوە. اینجا خلافیش لەوانیە کەوا خارجی نوێژ ئەگەر هاتوو تۆ مەسحەفەکەت گردە دەسەوە قورئانەکەت گردە دەسەوە قورئانت خوێندەوە بەو شێوەیە قورئان بخوێنی کەوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوێندوویەتی. دەچینە خزمەت فەرموودەی سیازدەیەم ماوەی ختمکردنی قورئان. عن عبد الله بن عمرو أن رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم قال له اقرأ القرآن في شهر قال إني أجد قوة قال اقرأ في 20 قال إني أجد قوة قال اقرأ في 15 اقرأ في 15 قال إني أجد قوة قال اقرأ في 10 قال إني أجد قوة قال اقرأ في 7 ولا تزيدن على ذلك. رواه البخاري ومسلم وأبو داود واللفظ لأبي داود. عبد الله كري عمري كري عاص رضا ورحمة إخوان لبي دفرمي بيغمري خوشويسمان صلى الله عليه وسلم بي فرمون اقرأ القرآن في شهر واتا ختم قرآن بك لماوي مانجك. عبد الله ببيغمري فرمو صلى الله عليه وسلم إني أجد قوة واتا من هێز و توانام هەیە زیاتر بخوێنم و یعنی لە مانگێکە کەمە یەک جار من ختمی قورئانی پیرۆز بکەم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرموو اقرأ في 20 واتە مەرحەلەی یەکەم قۆناغی یەکەم لە مانگێکە ختمی قورئان بکەی ئەگەر نەتوانی لە 20 زیاتر قوتت هەبوو لە 20 ڕۆژە ختمی قورئان بکەی. اینجا هەروەها عەبدوڵڵاه فەرمووی قال إني أجد قوة. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرموو اقرأ في 15
واتە لە ماوەی 15 ڕۆژە تۆ ختمی قورئان بکە ئەی عەبدوڵڵا. عەبدوڵڵا وتی یا ڕەسوول الله من توانام هەیە لەو ماوە کەمترەش من ختمی قورئان بکەم. پێی فەرموو قال اقرأ في 10 واتە لە دوای 15 ڕۆژەکە لە ماوەی 10 ڕۆژە ختمی قورئان بکە. فەرمووی ئینی ئەجد قووە، هەر وتی من دەتوانم توانام زیاترە قووەتمەیە کەوا لەو ماوەش کەمتر ختمی قورئان بکەم. قال اقرأ في 7 ولا تزيدن على ذلك واتە لە ماوەی هەفتەیەکە ختمی قورئان بکە و لەو ماوەیە ڕاوەستە لەوە کەمتر هەوڵ مەدە کەوا ختمی قورئان بکەیت. شڕاحی ئەم فەرمودەیە دەڵێن ئەمە تایبەتمەندیەکە بۆ عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاص ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێ بێ کە ئەو ماوە کورتەی داناوە کە بریتیە لە هەفتەیەکە لە ماوەی هەفتەیەکە ختمی قورئان بکات. ئەگینا سەحابەی وا هەبووە لەو ماوە کەمتریش ختمی قورئانی کردووە. اینجا ئەم وەسیەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەم ئامۆژگاری پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم بۆ عەبدوڵڵای کوڕی عەمر لەو کاتە بۆی دەردەکەوێت کەوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەزەیی پیا هاتوۆتەوە چونکە کاتێک تەمەنی گەورە بوو نەیتوانی بەو شێوە بکات. بۆیە دەڵێ خۆزگایە بە گوێی پێغەمبەری خۆشەویستم بکردایە صلی الله عليه وسلم. جا خۆشەویستان ئەم فەرمودەیە دەرس و پند و وانەی زۆری تایە. لە فەوائیدی ئەم فەرمودەیە ئینسان لە کاتی گەنجەتیدا لەو کاتەی کەوا توانای هەیە قووەتی هەیە دەتوانێت هەر کارێکی چاکە بکات هەر عیبادەتێک بکات ئەوە فرسەتە و لە دەستی خۆی نەدات. بۆیە عەبدوڵڵای کوڕی عەمر هەستی دەکرد کەوا قووەتێکی زیاتری هەیە. اینجا بۆیە ئەبێت ئێمە لەو کاتی کەوا توانامان زیاترە زیاتر هەوڵ بدەین بۆ دنیای خۆمان کەوا بمانگەێنێت بە ئاخیرەتمان و ئاسوودە بین لە ڕۆژی قیامەتە ئینشاء الله تعالی. جا ئەوە بەڕاستی فرسەتە بۆ ئەو گەنجانەی کەوا ئێستا قووەتیان هەیە کاتی خۆیان لە شتێکا سەرف بکەن کەوا بۆ دنیایان و قیامەتشیان سوودی هەبێ. کاتەکانیان بە فیڕۆ نەدەن، هەوڵ نەدەن کەوا ئەو وشەیە بەکاربێن بڵێن وەرە با کۆ ببینەوە کاتەکانمان بکوژین. کاتی چیت دەکوژی؟ کات ئەوەندە گرنگە خوای پەروەردگار سوێندی پێ خواردووە. والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. لە چەندها ئاەتی تر خوای پەروەردگار سوێندی بە کات خواردووە. ئەو کاتە مڵکی تۆ نییە تەماشای کاتژمێرەکە بکە کە ڕۆژت جارێکی تر ناگەڕێتەوە، ئەو ڕۆژەت ڕۆژت ناگەڕێتەوە. بۆیە بیرێک لە خۆت بکەرەوە، بەزەیت بە خۆتا بێتەوە ئەگەر لە تاعەتی خوای پەروەردگار نیت. ئە لەو گەنجە بکەوە شاب نەشأ فی عیبادەتی الله کەوا لە پێناو خوای پەروەردگارە گەنجێتەکەی سەرف کردووە، لە پێناو خوای پەروەردگارە هەوڵ و کۆششی داوە، لە خزمەت مامۆستایان و لە خزمەت زانست و لە خزمەت فەرمودەکانی پێغەمبەر بووە عەلەیهی سەڵات وەسەلام، لە خزمەت قورئانی پیرۆز بووە. لەو کاتانە کاتەکەت بەسەر ببە، مەڵێ با بێم کاتەکەم بکوژم، کات ناکوژرێت، بەڵام ئەو تۆ دەکوژێت ئەگەر ئاگات لە خۆت نەبێ. اینجا بۆیە فرسەتە ئێمە لە کاتێکدا کەوا توانای شتێکمان هەیە بۆیە ئەبێت ئەو توانایەمان سەرف بکەین کە سوودی هەبێت بۆ دنیامان و هەروەها سوودیشی هەبێت بۆ ئاخیرەت و قیامەتمان. ئەو فەرمودەیەوەشمان بۆ دەردەخام مودەی ماوەی ختمکردنی قورئانی پیرۆز لە مانگێکەوە، اینجا 20 ڕۆژ، اینجا 15 ڕۆژ، اینجا 10 ڕۆژ، اینجا هەفتەیەک. هەندێ مسلمان هەیە خوای پەروەردگار توانای زیاتری پێبەخشیوە دەتوانێت لە ماوەی 3 ڕۆژشا ختمێ بکات. من خۆم بە چاوی خۆم بینیومە کەوا گەنجی وا هەبووە لە مزگەوتە لە دوای نوێژی بەیانیۆ دانیشتووە چەندەها ختمی کردووە لە مزگەوتە تا نوێژی عیشا. بەڵام ئەو کەسانی کەوا بە جوانترین شێوە قورئانیان لەبەرە دەتوانرێت ئەوە شتێکی
مەحاڵ نییە، شتێک مستحیل نییە، نەڵێن نابێت. یعنی ئێمە کاتێک ژیانی ئەو هەموو سەحابە دەخوێنینەوە یان ژیانی ئەو هەموو زانای ئەم ئیسلامە دەخوێنەوە کە دەڵێن لە تەمەنی 7 ساڵان و لە تەمەنی 10 ساڵان و لە تەمەنی 12 ساڵان قورئانی لەبەر کردووە، بەڵێ ئەو شتانە ڕوودەدا و لەم سەردەمەش ڕووی داوە. منداڵی وا هەبووە، خەڵکی هیندستان بووە، خەڵکی ئەفغانستان بووە، لە وڵاتی سعودیە دراوسەی خۆم بووە، بە جوانترین شێوە قورئانیان لەبەر کردووە، لە 7 ساڵان و 8 ساڵان و 9 ساڵان قورئانیان لەبەر کردووە، بەرنامەیەکی وایان بۆ دانراوە، بە جوانترین شێوەش لەبەریان کردووە و کاتێکیش ختمە دەکەن بە ماوەی ڕۆژێک یان 2 ڕۆژ یان 3 ڕۆژ. ئەوە زۆر ئاساییە لەلایەن، شتێک نییە، چونکە خوای گەورە ئاسانی بۆ دەکات. جا بۆیە ئینسان ئاگای لە تەمەنی ئاگای لە توانای خۆی هەبێ، بەکاری بێنێ بۆ ئیشێک کەوا سوودی دنیا و قیامەتی بۆ هەیە. اینجا هەر هەمی ئەوەشمان نەبێ خۆشەویستان کەوا هەر ختمی قورئان بکەین و تەواو. نە، ئێمە کاتێک قورئان دەخوێنینەوە ئەبێ ئیتیفاق بکەین لەسەر ئەوەی تەنها بەس بۆ ئەوە نییە کە ئەجرێکمان دەستکەوێ، ئەوە ئەجرمان دەست دەکەوێت، بەڵام بۆ ئەوەی ببیتە هاوڵی قورئان ئەبێ کردار بە ئاەتەکانی قورئان بکەین. دەچینە هەر لە ئەو فەرمودەیە کە عەبدوڵڵا بزان لە ئاخیرا چی دەڵێت. عەبدوڵڵای کوڕی عەمر ئەڵێ فەلەیتەنی قبلت رخصة رسول الله صلى الله عليه وسلم وذاك أني كبرت وضعفت. كاتك تمنم قوربو توانام كم تربو، فكان يقرأ على بعض أهله 7 من القرآن بالنهار، والذي يقرأه يعرض من النهار ليكون أخف عليه بالليل، وإذا أراد أن يتقوى أفطر أياما وأحصى، وصام مثلهن كراهية أن يترك شيئا فارق النبي صلى الله عليه وسلم. واتا يعني عليه خوزقم دخواست ئاوەتەخواز بوون کەوا وەسیەتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو ڕوخسەتەی کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی دیاری کردم قبوڵم بکردایە، چونکە کاتێک کە بەتەمەن بووم ئەو توانایم نەم دەتوانی بەو شێوەیە کەوا داوام دەکرد لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەو شێوەیە ختمی قورئان بکەم. دەچینە خزمەت فەرمودەی 14. مستحبە بۆ کەسێک کە بەسەر ئایەتی سوجدەدا تێپەڕ بوو سوجدە بۆ خوا ببات. عن أبي هريرة رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم إذا قرأ ابن آدم السجدة فسجد اعتزل الشيطان يبكي يقول يا ويله أمر ابن آدم بالسجود فسجد فله الجنة، وأمرت بالسجود فعصيت فلي النار. رواه مسلم وعند البغوي في السنة فيقول يا ويله أمر هذا بالسجود. أبو هريرة رضاه ورحمته خوای لێ بێت لەم فەرمودەیەدا دەڵێت پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرموویەتی إذا قرأ ابن آدم السجدة فسجد اعتزل الشيطان. أما أومان بير دخاتوا كوا چیرۆکی ئادەم عليه السلام لەگەڵ ئیبلیس لەگەڵ شەیطان لعنەتی خوای لێ بێت کەوا خوای پەروەردگار ئەمری پێکردن سوجدە ببەن بۆ ئادەم سوجدەی ڕێز، بەڵام شەیطان ئەوە بوو سوجدەی نەبرد بۆ ئادەم. ئەوە چیرۆکەکەی لە قورئان بە درێژی باس کراوە. اینجا بۆیە فەرمێت إذا قرأ ابن آدم السجدة فسجد اعتزل الشيطان يبكي. يعني هەر کاتێک کەوا ئەو مسلمانەی قورئان دەخوێنێتەوە ئەگاتە ئەو ئاەتانەی سەجدەی تایە سوجدە ببات. کاتێک سوجدە دەبات ئەوە شەیطان پێی ناخۆشە و ئینجا دەست بە گریان دەکات. ئەو گریانەشی ئەوە نییە کەوا سوجدە نابان، نە،
هەر دەگەڕێتەوە بۆ ئەو سیفەتە ناشرینەی کەوا هەی بووە بریتی بووە لە حەسوودی و ئیرەیی. چونکە چی ئەڵێت؟ ئەڵێ یا وەیلە ئومر ابن ئادەم بالسجود فسجد فله الجنة. ئیرەیی دێت بۆ نەوەی ئادەم کەوا ئەمری پێکراوە سوژدە ببات، سوژدە دەبات لەبەر ئەوەی بەو سوژدەوێ چیە ئەڕاتە بەهەشتەوە، چونکە فەرمانی خوای پەروەردگاری جێبەجێ کردووە. وأمرت بالسجود فعصيت. بەڵام من ئەمرم پێکراکەوە سوژدە ببەم، کڕنۆژ ببەم، فعصيت. فەرمانی خوای پەروەردگارم جێبەجێ نەکرد و سەرپێچیم کرد. ئەوەشی سەرپێچی خوا بکە مەسیر و ئایندەکەی چییە؟ فەلیە نار. خۆی دەڵێت، ئەڵێ ئەوە من ئاگرم بۆ هەیە، ئەچمە ناو ئاگری دۆزەخەوە. اینجا ئەی ئەو کەسانی کەوا شوێن کەوتووی شەیطانن، ئەو کەسانی کەوا دەکەونە شوێن هەنگاوەکانی شەیطان، بۆچی واز ناهێنن؟ چونکە مەسیرەکەیان ئاگرە، لە ئاگر زیاتر نییە. دوو دەستە هەیە، دوو فەریقەیە، فەریق فی الجەنەة وفەریق فی النار. اینجا ئەی خۆشەویستان هەر یەکێک بیر کاتەوە کا من فەریق براوەیە، کا من فەریق سەرفراز و بەختەوەرە. ئەکید و بێشک و گومان بە دڵنیاییەوە ئەو فەریق و دەستەیە و ئەو کۆمەڵە براونکەوە ڕێگاکەیان بەرەو بەهەشت دەیان بات. ئەو ڕێگایی کە ئیسلامە، ئەو ڕێگایی کەوا قورئانە، ئەو ڕێگایە کەوا فەرمودەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، ئەو ڕێگایە کەوا لەگەڵ موسڵمانان بیت. فەریقێکی تریش هەیە خوا پەنامان بدات، وفەریق فی السەعیر، فەریقێک هەیە بەرەو ئاگر و جێگەیان ئاگری دۆزەخە. اینجا بۆیە ئەبێت ئینسان ئەوەی کەوا ژیرە خوای پەروەردگار عەقلی پێداوە بزانێت کەوا چی فەریقێک و چی دەستەیەک هەڵەبژێرێ بۆ ئەوەی لە دنیادا ئەتوانێت ئەو دەستەیەش دیاری بکات، چونکە لە ڕۆژی قیامەتا هیچ کردار و ئیشێک نامێنێ. اینجا بۆیە ئەوە شەیطان دەڵێت من سەرپێچی خوای پەروەردگارم کردووە، بۆیە مەسیرەکەم چییە؟ ئاگری دۆزەخە. خوا پەنامان بدات. ئەلەو فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەومان بۆ دەردەکەوێت کەوا ئێمە کاتێک قورئان دەخوێنینەوە کە مەسەلەی سوژدە دێتە لەناو قورئانەکە کەوا دیاری کراوە و لەو ئاەتانەی کەوا سوژدەی تایە ئەبێ سنەت وایە کەوا ئێمە ئەو ئاەتانەمان خوێندەوە سوژدە ببین. کاتێکیش سوژدە دەبین و کوڕۆژ دەبین ئەوە شەیطان پێی ناخۆشە بێت. جا بۆیە ئەی موسڵمان ئەو کارانە بکە کەوا شەیطان پێی ناخۆشە. اینجا بۆیە قورئان زۆر بخوێنەوە، بڕۆ سەر ئەو سوژدانە وەکو تەطبیقێکی عەمەلی ئەو ئاەتانی کەوا سەجدەی تایە سوژدە ببە بۆ خوای پەروەردگار، با بێتاقەت بێ شەیطان، با بگرێ شەیطان، با پێی ناخۆش بێ شەیطان کەوا ببینێت عەبدەکانی خوای پەروەردگار نەوەی ئادەم وەکو باوکە ئادەم مەلایکەکان چۆن خوای پەروەردگار ئەمری پێکردن کەوا ڕێز لە ئادەم بگرن، اینجا ئەوانیش بەو شێوە بن، نەکو وەکو شەیطان بن کەوا سەرپێچی فەرمانەکانی خوای پەروەردگار بکەن. دەچینە خزمەت فەرمودەی 15. مەکروهە بۆ کەسێک لە کاتی قورئان خوێندندا دەنگ بەرز بکاتەوە ئەگەر بزانێت ئەوانەی چواردەورەی ئازاریان پێدەگات. عن البياضي رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم خرج على الناس وهم يصلون وقد علت أصوات بالقراءة فقال إن المصلي يناجي ربه عز وجل فلينظر ما يناجيه ولا يجهر بعضكم على بعض بالقرآن فيشغلهم عن صلاتهم. رواه أحمد والنسائي والبيهقي وصححه الهيثمي. لم فرموديا بياضي رضا ورحمتي خوای لێ بێت دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێک دەرچوو تەماشای خەڵکەکەی کرد لە مزگەوت
وهم يصلون وقد علت أصواتهم دیارە لە کاتی نوێژەکە دەنگیان بەرز دەکردەوە بالقراءەتی واتە لە کاتی خوێندنەوەی قورئانە فەرمووی إن المصلي يناجي ربه عز وجل ئەی ئەوانەی کەوان لە کاتی نوێژە دەنگ بەرز دەکەنەوە ئێوە ئاگاتان لێیە کە کاتێکەوە لە نوێژدان ئێوە لە گفتوگۆدان لەگەڵ خوای پەروەردگار مناجاتی رب العالمین دەکەن فلينظر ما يناجيه اینجا با بزانێت با تەماشا بکات چۆن گفتوگۆ لەگەڵ خوای پەروەردگارا دەکات ولا يجهر بعضكم على بعض بالقرآن اینجا بەو شێوەش قورئان مەخوێنەوە کەوا دەنگ بەرزکەنەوە و ئازاری ئەو کەسانە بدەن کەوا لە نزیکتانن فيشغلهم عن صلاتهم هەندێکیان کەوا دەنگ بەرز ناکاتەوە بەهۆی دەنگ بەرزکردنەوەی تۆوە وایان لێ دەکا ئاگایان لە نوێژەکانیان نەبێت جا بۆیە خۆشەویستان ئەم فەرموودەیە زۆر پند و وانە و سوودی تێدایە لەوانە ئینسان لە کاتی نوێژە کەوا دەوەستێت کەوا دەڵێ الله ئەکبەر ئەو کاتە بزانێت کەوا لە پێش رب العالمین وەستاوە اینجا بزانێت کەوا ئەو ئاەتانەی کە دەیخوێنێت لە سوورەتی فاتحا و دوای ئەو سوورەتانی کەوا لە دوای سوورەتی فاتحا دەیخوێنێتەوە بزانێت چۆن ئەو ئاەتانە دەخوێنێتەوە چۆن تەدەبوریان دەکات چۆن بیریان لێ دەکاتەوە چۆن مناجاتی رب العالمین دەکات یعنی بەو شێوەیە ئەبێت کە ئازاری تەنیشتی خۆت نەدەی چ جایکە لە ناو نوێژای تۆ لە ناو نوێژای کەوا قورئانە خوێنیتەوە نابێ بە شێوەیەک بیخوێنیتەوە دەنگ بەرزکەیتەوە ئازاری تەنیشتەکەت بدەیت ئازاردانی موسڵمان زۆر زۆر تاوانە ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئاگادارمان دەکاتەوە لە ئیشێکی عیبادەتی لە ئیشێکا کەوا تۆ لە نوێژدای ئەڵێ بەو شێوە قورئان مەخوێنەوە کەوا ئازاری برای موسڵمانەکەت بدەیت نابێت چونکە وای لێ دەکات کەوا تەشویش دروست دەکات لە خوشوع و لە تەمئەنینە دووری دەکاتەوە ئەی ئەگەر هەڵوێستەیەک بکەین ئازیزیان و خۆشەویستان ئەی ئەو کەسانەی کەوا بەغەیری حەق ئەزێتی برای موسڵمانی دەدەن ئەبێت چی تاوانێک بێت ئەزێتدانی موسڵمان نابێت ئەوە بزانە لە عیبادەتێکایە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەڵێ بەهۆی قورئان خوێندنەکەتنانەوە ئازاری موسڵمانان مەدەن بەڵام ئێستا ئەگەر تەماشا بکەی بە ناحەق ئازاری موسڵمانان دەدرێت بەشتی هیچ و پوچ دوور لە ئێوە نابێت ئێمە هەوڵی ئەوە بدەین کەوا ئازاری برای موسڵمانمان بدەین چونکە موسڵمان برای موسڵمانە نابێت ئەزیەتی بدەیت دەبێت دڵی خۆشکەی دەبێت هاوکاری بکەی ئەبێت ئەو مافعەنی کەوا لەسەرتە هەمووی جێبەجێ بکەی بەقەدەر ئیستیطاعی خۆت ئەبێت بەو شێوە بین ئێمە بەو شێوە بین کەلبونیان مەرسوس وەکو یەک دەستە یەک ڕیز یەک دڵ یەک فکر هەوڵ بدەین کەوا لەسەر یەک منهج چونکە منهجەکەمان یەکێکە خوامان یەکێکە منهجمان یەکێکە کە قورئانە دینەکەمان یەکێکە کە ئیسلامە نابێت ئێمە هەوڵی برای موسڵمانمان بدەین چ بە زمانمان چ بە ئەفعالمان ئەوە زۆر زۆر تاوانێکی گەورەیە اینجا بۆیە ئەبێت لە کاتی نوێژەکانە هەتا بۆمان بکرێت هەوڵ بدەین کە چییە خشوعمان هەبێ تەمئەنینەتمان هەبێ مناجاتی رب العالمین بکەین اینجا کاتێک ئەڕۆی بۆ سوجدە لە سوجدە بمێرەوە دوعا بکە کەمێک بمێنەوە بزانە چی لەزەتێکی هەیە بڕوا بکەن ئەوانەی کەوا سەروەت و سامانی دنیاشیان هەیە بەڵام کە دوورن لە مەنهەجی خوای پەروەردگارەوە بەقەدەر ئەو کەسەی کەوا سوجدەیەک دەبات و دەمێنێتەوە دوعا دەکات ئەپاڕێتەوە بەقەدەر ئەو کەسە لەزەتی نییە با لەزەتێکی زاهیریشی هەبێ خۆشەویستان ئێمە لە نیعمەتێکی گەورەداین خوای پەروەردگار ئەو نیعمەتەی لەگەڵ ئێمەدا کردووە چەنەها کەس هەیە خوای پەروەردگار
وای لێ نەکردوکەوە ئەو ڕێگەیە بگرێتە بەر خەتای خۆشیانە لەبەرەوەی خوای پەروەردگار پێغەمبەرانی ناردووە وەلەقەد خوای پەروەردگار پێغەمبەرانی ناردووە ولقد بعثنا في كل أمة رسولا إيشيان أوبوا أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت أو إيشي بيغمران بوا بيغمراني ناردوا وما كنا معذبين حتى نبعث رسولا بيغمراني ناردوا سيركي أو كساني كوا دور لو منهجوا دور لو مناجات لقل خواي پروردگارا براستي لخوشيانين مسلمانان لخوشيان ئەوە خۆشیەکی کاتیان پێدراوە تەواو دەبێت اینجا مسلمان ئەلەو دنیاە ئەبێ دنیای خۆی بکاتە بەهەشت چونکە ئەم دنیاە معنای ئەوە نییە واتای ئەوە نییە کەوا ئێمە لە دنیا واز بێن و تر هیچ شتێک نەکەین نە ئەبێ ئەو دنیا ئاوەدان بکەینەوە و پاشە ڕۆژیش تەنها هەر بۆ مسلمانانە یەقین و هیچ گومانێکمان لەوە نییە کەوا ئایندە بۆ ئیسلام و مسلمانانە لە ڕۆژی قیامەتش ئەگەر ئێمە لەسەر ئەو بەرنامە و ڕێبازی کە خوای پەروەردگار بۆی دیاری کردین لەسەری بەردەوام بین کردار بە قورئان و سنەتی پێغەمبەر بکەین صلی الله علیه وسلم ئەوە لە دوا ڕۆژیشە ئاسوودە دەبین بەختەوەر دەبین و داواکەم لە خوای پەروەردگار بەهەشتی بەرین بکات بە نەسیبمان خوای پەروەردگار علم و قول و عملمان والێ بکات کەوا تەنها بۆ خۆی بێ ئیخلاص و سەوابمان پێ ببەخشێ خوای پەروەردگار لە گوناحەکانمان خۆش بێ لە گوناحی من و ئێوە و دایک و باوکمان و خێزانمان و برا مسلمانەکانمان و کوڕەکانمان خوای پەروەردگار هیدایەتمان بدات خوای پەروەردگار قورئانی پیرۆز بکاتە بەهاری دڵەکانمان أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته